گفتوگەم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەریوانی کەریماغا ئەندامی بۆری چاودێری قەرەبووی زیان لە کۆتوانی لافاوەکەی چەمچەماڵ کاک مەریوان سڵاو لێ بێم کاتت باش سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان پێمان بڵێ ئەوەی کە خۆت بە چاوی خۆت بینیوتە لە قەرەبوو لە دوێنێ و لە ئەمڕۆژ چۆن بەڕێوە دەچێت پرۆسەکە؟ سەرەتا زۆر سپاستانەکەم ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئێمە زۆر سپاسی خەڵکی شار و شارشەکانی هەرێمی کوردستانەکەین کە بە هاوکاری و کۆمەک و هاوخەمی خۆیان دەربڕی و نیشانیان داکە بۆ شاری چەمچەماڵ ئەو هەموو کۆمەک و یارمەتیان هاوردە شارەکەمانەوە. ئێمە بە ناوی خەڵکی شاری چەمچەماڵ و بە ناوی بۆردەکەەوە زۆر سپاسی هاوخەمیانەکەین و دەستی هەمویان خۆش بێت. بەڵێ ئێمە لە ڕۆژی یەکەم و ئەمڕۆ ڕۆژی دووەمە هاوکاری ئەو هاوکاریە کە بەسەر دانیشتوانی یەکەم جار چەمچەماڵە دابەشمان کردووە. ئێستش بۆ خەڵکی شۆڕش و پاشکەمێکی کە بۆ خەڵکی تەکێ هاوکاریەکانیان پێشکەشەکەین و زۆر بە سیستەمێکی جوان و ڕێکوپێک ئەڕوا بەڕێوە. بەڵێ باشە ئەوەی کە دوێنێ بینیت کاک مەریوان چۆن بوو؟ وڵاتیان ڕازی بوون لە قەرەبووەکان دیمەنەکان چۆن بوو؟ خەڵک هەبوو قەرەبووەکەی خۆی پێزیاد بێ ینی باسێکی ئەو دیمەنانی دوێنم بۆ بکە. ئێمە دوێنەکە ڕێکارە یاسایەکان گیرایە بەر کە هەموو خەڵک هاتبوون بۆ وێ دوێنێکش باسم کرد لە 639 کەس 32 کەس نەهاتبوون 607 کەس هاتبوون 4 کەس ناڕازی بوون لە وەرگرتنی ئەو بڕەپارەی کە بۆیان تەرخان کرابوو. ئەوانەی کە ناڕازی بوون ئەوانی سکاڵای خۆیان تۆمار کردو کە ئێمە ئاتوانین لە دواترە ئەو لجنانی کە دانراون بە دوواداچوونی بۆ بکەن و کاری لەسەر بکرێت. ئەو بڕە هاوکاریەی کە دانرابوو هەندێکی کەم بۆی دانرابوو، هەندێک لە ئاڵۆزی خۆی لە سەغڵەتی خۆی نەیتوانی بوو ئەو هەموو ئامێروشتانەی کە سوتاون وەکو خۆی بیگەیەنێت. هەندێکە بۆ لە ڕووی نەهاتووە ڕاستێکی لە خەڵکی شاری چەمچەماڵە لە ڕووی نەهاتووە و هەموو ئامێرەی کە سوتاوە ڕیزبەندی بکە. بەڵام دوێنێکە بۆردەکە ئاماژەی بەوە کرد هەر کەسێک ئاو چوو بێتە ماڵێ و زەرر و زیانی پێگەشتە بێت لە بڕی 500,000 کەمتری بۆ دابین نەکرێت. ئەوە جێبەجێ بووە و لە ڕۆژانی دواترە ئەو کەسانی کە کەمتر لە 500,000 وەرگردووە ئەو بڕەپارەیە جارێکی کە پێشکەش ئەکرێتەوە. هەندێکیش هەبووە زۆر کەسە بۆ تەلەفۆنی بۆ کراوە لە ڕووی نەهاتووە بێت بۆی لەبەرەوەی کە ئەو لیژنانی کە ڕۆشتنە ماڵەوە بینیانە چی زەرمەند بووە. بەڵام دواتر کە بڕەپارەکەی بۆ تەرخان کراوە بڕوا بکە من چەند کەسێک لەوانە ئەناسم لە ڕووی نەهاتووە بێ هاوکارێکە وەرگێت. هەندێکی کەشمان هەیە ناڕزاییمان هەیە بەڵام ناڕزایەکە زۆر کەمە لەوەی کە خەڵک ڕازیە و شکرانە بێژە. باشە کاک مەریوان کە دەڵێ لە ڕووی نەهاتووە وەری بگرێت لە چ ڕوویەکەوە لە ڕووی نەهاتووە ینی کە دۆخی باشە یان یەکەم جار هینوا هەیە پێگەیەکی کۆمەڵایەتی جوانی هەیە لە شارەکەیە مەرج نییە کاکە ڕانکۆ. ئەگەر ئەوانی کە خەڵکێکی سیاسی بن یان ئەوانەی کە ڕۆشنبیر بن ئەم لافاوەی چەمچەماڵ دەری خست ئەوەی ئاو چوەتە ماڵێەوە ئەوەی ئاو نەچۆتە ماڵەوە هەمووی فەقیر حاڵە. یعنی بژێوی ژیانی چەمچەماڵ من پێم وایە سفرە. یعنی ئەو جوڵەیە کە لە شار و شارشکەکانی کە هەیە ڕوابکە لە چەمچەماڵان نیە بە تایبەتی شۆڕش. ئەو وای کردو هەندێک پێگەی کۆمەڵایەتی چەمچەماڵ هەیە ڕەنگە ئەگەر هیچیشی نەبێت پێگەکە وای لێکە دەوروبەرەکە وای لێکە لە ڕووی نایە بێ کۆمەکەکەی هاوکاریەکە وەرگێ. ئەمە هاوکاریە، ئەمە قەرەبوو نیە. قەرەبوو ئەبێ حکومەت بیکە. حکومەتیش هەتاکو ئێستاکان نەهاتەتە سەر خەت. وەکو من بڵێم ئەوایە ئەنجومەنی وەزیران بەهاتایەتە شاری چەمچەماڵ و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بکرایە لەم شارەیە کۆمەڵی پێداویستی هەیە کۆمەڵی زەرورەت هەیە لەم شارەیە جێبەجێ بکردایە بەداخەوە نەهاتووە. ئەوەی کە هاتووە هاوکاری خێرخوایان و پیاوە دەوڵەمەنەکان و ئەوانن کە دڵیان بە کوردستان و میلەتەکەی خۆیان ئەسووتێت. ئەوانە وای کردووە کە ئەو هەموو کۆمەک و هاوکاریە بێتە وڵاتی ئێمەوە
و سیستەمەکەش بە جوانی ئەڕوا ناڕازایی هەر هەیە و هەندێک کەسیش هەیە ڕەنگە ئەوەی کە بۆی تەرخان کراوە پێی وایە کەمی بۆ دانراوە لە چاو ئەو هەوزەر و زیانی کە پێی گەشتووە بەهەر حاڵ ئێمە هەموو ئەو هاوکاریانە هەموو ئەو دەنگانەمان کۆ کردوێتەوە و ئەو لیژنەی بۆردی چاودێریە جارێکی کە پێی هەڵستینەوە و دووبارە ئەوانەیە کە زەرمەندن یان داوای قەرەبووی زیاترەکەن ئینشاءڵڵا هاوکاری باشیانەکەی. باشە کاک مەریوان لە ڕۆژانی ئایندەشە کەی قەرەبووی ئەوانە دەکرێتەوە کە ئۆتۆمبیلەکانیان زەر و زیانی پێگەشتووە یان شوێنە بازرگانیەکان دوکان و شوێنە بازرگانیەکان ڕۆژی پێنجشەمە کۆبوونەوە لەسەرەوە کرێت کە چۆن قەرەبووی ئۆتۆمبیلەکان بکرێتەوە شەمە دەست بەکارە بین بۆ قەرەبووەکەی ئۆتۆمبیلەکان لە دوای هەندێکیشان خەڵکێکی زۆر جوان هاتوونە ئەوەی من گوێبستی بووم 40 سیارە تا 50 سیارە ڕۆشتووە بۆ هەولێر یەک خێرخوایەک هەموو ئۆتۆمبیلەکان چاکەکاتەوە بەڵام ئەوە ناگەێنە ئەوەی ئێمە قەرەبووی نەکەینەوە لەبەرەوەی هەر کەسێک ئەزانێ زیان بە ئۆتۆمبیلەکەی بکات لە ڕووی داشکان و نرخەوە تۆزێک دابەزێ ئێمە هەوڵە دەین دڵی هەموو ئەو خەڵکانیش ڕازی بکەین کە زیانیان بەرکەوتووە ئەگەر هەر خێرخوایەکیش بۆی چاک بکات ئێمە ئینشاءڵڵا قەرەبووی یەکەینەوە. باشە کاک مەریوان وەکو دەڵێ کەس نازانێ خێر بەچیەوەیە تۆ تریانیم لافاوە دەری خست خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی زۆر نەدار و هەژارن کە دەڵین چەمچەماڵ بە ناحەکانی دەوروبەریشەوە ینی دەرکەوت کە زۆر فەقیرن دەستکورتن هەژارن نەدارن بکەم ینی پێویستە لێسە بەدا حکوومەت چی بکە بۆی کەم هەژارێ نەمێنێ لە شارێکی ئەوها دەوڵەمەند بە سامانی سروشتی ئەوەی من تەماشای شاری چەمچەماڵ و ینی دەوروبەرەکەی یەکەم ینی بە سەنگا و تەقتەق و ئاغجەلەر و گۆبتەکە و ئەمانەوە ئەوەی من تەماشای قەرەنا و شوان و ئەمانی کە لە سنووری چەمچەماڵە هەن هەمویان جوڵەیەکی بازرگانی وایتیانە کە ئێمە بتوانین ئەم هەموو گەنجەی کە لەم شارەیە بێ ئیشە بتوانێت لەوێ بدەیان شوێنێکی باخچەیەکی وە گەورەیەتیانەیە کە بتوانە خێزانەکان بچن بۆیە هەندێک کەسێ ئەگەر چەند فلسێکی پێبێ ئەوێ نختێ هەوایە کەڵمژێت دێتە سلێمانی سۆرەك لە سلێمانیەکە ئەخوات و ئەگەڕێتەوە شارەکەمان هەندێک کەسەیە بۆ ئەوەی کە تۆزێک بژێوی باشە ئەچێتە ڕاپەڕین و ئەچێتە ئەو شوێنانە هەوڵ بدرێ ئەنجومەنی وەزیران لێرە ینی کۆبوونەوەی خۆیان بکەن بچووکترین شت هەموو ئەم شاری ئێمە پێوەی ئەناڵێنێت چەند ساڵێکە کاڵێ ماڵی ملیۆنە کوشتێک دانراوە بۆ کارەبای بۆ ئاوی چەمچەماڵ هەر هیچ نەبێت لەم کات و ساتانەیە کە خەڵکەکە باری تەندروستی ناجێگرە ناجێگیرە و ئاو لاپا و شارەکەی گردوێتەوە هەر هیچ نەبێ ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەربکات کە لێخۆشببوونێکی گشتی بۆ ئەو ملیۆن وشتا بە هەموو ماڵێکی چەمچەماڵ نادرێت بێموچەیە هەوڵێک بترێن یعنی ئاسوودەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارێک دەرچێ ئاسوودەیی خەڵکی چاری چەمچەماڵ پێی ئاسوودە بێ کە تۆ ینی لە هەموو وڵاتەکانی دنیاە ینی هینی شتی سروشتی هەیە کارەساتی نەناکاو هەیە ئاگرکەوتنەوەیە وەکو چەمچەماڵی ئێمە لافاوە یعنی شتێکی وایە ئەبێ پرەپارەیەکی بۆ تەرخان بکرێ ئەگەر پرەپارەکەشتان بۆ تەرخان نەکردوین لێ خۆشببوونێکمان بۆ بکەن بۆ خەڵکی چاری چەمچەماڵ و دەوروبەری بۆی نەختی ئاسوودە بن. زۆر باشە کاک مەریوان ئەو بە دەماواتنەی خەڵک چۆن دەبینی سەرمایەدارەکان ینی ئەوەی کە لە دەستی هاتی بێ سەرمایەدار بوو بێ یان هەر خەڵکێک ڕەنگە خەڵکێک بەبڕێکی کەمیش بێ بەڵام بە دەمەوە هاتنێکی گشتی هەبوو لە سەراسی ئەو ئەگەر بڕواکە ئەگەر ئەم حیزبانە وازمان لێ بێنن ڕوحی هاوکاری لە ناو هاوڵاتیەکانە ئەگەر بە 100 دیناری لەم پارێ عێراقیە بێک و تاکو ئەگاتە ئەو پەڕیژ مەلاین دینارەی هەیە ئەو خەڵکە هەمووی بەپەرۆشەوە بۆ هاوکاریکردن و هەماهەنگی لەگەڵ خەڵکە ئەو بڕەپارەی سەرمایەدارەکاندایەتی بریا ئەو سەرمایەدارانە خاوەن دەوڵەت و دەوڵەتیان بەدەسەوە وایە ئەمان لە گیرفانی خۆیان توانیانە ئەو هەموو هاوکاری جوانە بە خەڵکی شاری چەمچەماڵ و دەوروبەری بگەێنن ئەگەر دەسەڵاتیان بەدەست بێ ڕەنگە بەخشندەتر بن بۆ هەرێمی کوردستان. باشە کاک مەریوان بیرلەوە ناکەنەوە هەندێک شار ئەنجومەنێکیان هەیە ینی لە خەڵکانی خۆتان ئاسا مامۆسایانی ئاینی مامۆسایانی زانکۆ گەنجان چالاکان
ئەنجومەنێکیان نەبێت چەمچەماڵیژی ترەز ناکەن پێویستی بۆیە ئەنجومەنێکیە بێ بۆی سەردانی لایەنەکان کاوەدن ئەو داواکاریانی کە هەیەی ئەنی خۆی بیخاتە بەردەستی بەرپرسە باڵەکان. کاکە ڕانکۆ نمونەیەکەیە ئەڵێ لە پیاوی برسیان پرسی یەک و یەک چەنەکە ئەڵێ نانێکەکە. ئەم چەمچەماڵی ئێمە برسیە، ئەم چەمچەماڵی ئێمە هەموو لەسەر موچەیە. وای لێ کردوین چەند جار ئەنجومەنمان دروست کردووە، بەڵام ئەنجومەنەکە ینی هێزێکی وامان نەتوانانی و تەنها توانیمانە لە دەرگا بین. زۆر جار هەیە لە دەرگا بی ناتوانانی ئەو پێوەرە بشکێنی کە تۆ ئەتەوێت. دوایەوەی لە چەمچەماڵە ئێمە لە بەدرە و جەسانەوە کوتاک و زاخۆ هەر کارمەندێک لەم شارەی ئێمەیە خزمەت بکە، ئێمە زۆر سپاس دەکەین و دەستخۆشی لێکەین. بەڵام ئێمە 22,000 کەسین لەم شارێ ئێمەیە 90مان فۆرمی کەرکووکە. ئەگەر ڕیزبەندی دانیشتوانمان بۆ بکەن سلێمانی ڕیزبەندمان بۆ بکە بە پێی ئەو 130,000 کەسە خزمەتمان بکە، ئێمە 90,000 کەرکووکمان هەیە. ئێمە لە سلێمانیەوە کۆمەڵی کارمەند دێ بۆ ئێرە، ئێرە لە کەرکووک پاسیان بۆ گیراوە دێن بۆ ئێرە. یعنی ئێمە دەستخۆشییان لەکەین، بەڵام ئەوانیش ڕەنگا و کارمەندانە حەز بکەن لە شاری خۆیان لە نزیک خۆیان خزمەت بە هاوڵاتیان و هاونیشتیمانی خۆیان بکەن. بەڵام وڵاتی ئێمە لە هەر شوێنێکی ئەگری کۆمەڵێک نەهامەتیمانەیە، کۆمەڵێک کارەسات ڕووی کردێتە ئەم شارە. ئەم شارە ئەبێ کاری لەسەر بکرێ، سبەی دوو سبەی بیری غاز و بیری نەوت لێرە بێن لێرە لە ئێستەوە خزمەتی شاری چەمچەماڵ بۆ بکەن، بۆی ئێمە دڵمان پێ خۆش بێت و خۆمان بەوە بزانین کە خەڵکی شاری چەمچەماڵی. سپاس دەکەم بەڕێز کاک مەریوانی کەریماغایەمۆن ئەندامی بۆردی چاودێری قەرەبووی زیان لێکۆتوانی لافاوەکەی چەمچەماڵ. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.